بۆچی سعی زۆرەکەم بەڵام دەرەجە ناهێنم. سڵای خۆی گەورەتانە بێ خوێندکاران. ئەزانم زۆر دەمێکە دیار نیم، بەڵامەتم با بم ڤیدیۆ بگەڕێم وڵاتان کە ڤیدیۆیەکی ئەتوانم بڵم هەڕەمەکی بوو، واتە نابیرم لێ کرد بۆ پێشتر نەکاتیشم مۆتەرخان کردبوو کە پێشتر کە بڵم ڤیدیۆیەکی لەم جۆرەتان بۆکەم لە ئایندەیە نەخێر شتێکی هەڕەمەکی بوو. بۆچی؟ لەبەرەوەی بەڕاستی ئەم ماوەیە پرسیارێکی زۆرە هەر لەسەر ئەم کێشەیە، بەڵام یان بەڕاویشی تایبەتی زیاتر وەڵام ئایانەوانێ یا هەنێجار زۆر کەم مەجالم ئەبوو ئەچوومە پێیج و وەڵام ئایانەوە. جاسە پرسیارە جەوهەرەکە دووبارە ئەیڵێمەوە ئەوەیە کە بۆچی من زۆر سایی ئەەکەم بەڵام هاوڕێکم لە من زیاتر ئەهێنێت. بیرمە کاتێکە لە ناوەندی و لە ئامادەیی بووم هاوڕێکم هەبوو زۆر زیرەک بوو. جا ماشەڵای لەبێت طبعاً زیرەکێکی ئەوە نەبوو بڵێم زۆر سعیەکە ئەم کچە، بەڵام چۆن بڵێم بەهۆی سعیکردنەکەیەوە دەرەجە ئەهێنێ نانانا. ئەو زۆر جیاواز بوو لەوەی کە یەک جار شتێکی ببینیا ڕاستەخۆ لەبەری ئەکرد، یعنی یەکێک بوو لە ئەتوانم بڵم زیرەکەکانی پۆل. باشە هەمیشە پرسیار بوو لە مێشکمان باشە ماشەڵڵا ئەم کچە چی شتێک ئەکات، چۆن سایی ئەکات و دەرەجەکانی زۆر بەرزە، چۆن وا گریما کچێک 24 ساعت سەری لەسەر کتێبەکەیە دەرەجە ناهێنێ، بەڵام ئەم کچە ماشەڵڵا بەبێ ئەوەی کە خۆی هیلاکە دەرەجەکانی زۆر کچێتر زیاترە. لە هەمان کاتە یەکێک بوو لەو کچانی کە زۆر لە ژیانە مەشغوڵ بوو، یعنی خەریکی کتێب خوێنەوە بوو، باوەڕ بکەن یعنی لە هەفتەیەکە جارێک بۆ دووجار زۆر سیر بوو عیلەکەن ئەچم بۆ سەیران، بە تایبەتی هەر بەهەریان لێ ئەهات ئیتر مانگی سێ ئەی دوێنێ لە سیران بووین، نازانم دوێنێ لە ماڵی باپیرم بووین، ئەم شەو لە ماڵی باپیرم بووین، میوانیان نەهات ئەچون بۆ میوانی، ئەچون بۆ سەیران، لا ڕێکخراوە بوو. باشە یارمەتی دایکی ئەیە، کتێبی زۆر ئەخوێندەوانێ، هەموو جارێ لە کتێبخانە بوو. لە کۆتاییە یعنی هەتا ئەو کاتش کە لە ناوەندی و لە ئامادەیی بووم، یعنی لە هەردوو خۆناغەکە لەگەڵما بوو، بەڕاستی نەمەزانی هۆکارەکەی چییە، نهێنیەکەس چییە. هەتا ئەم چەند ساڵە کە خۆم لە بواری مامۆستاتیا کارەکەم لە بواری پەروەردە و دەروونزانی و هەرزاکاری و ئەو خۆناغانەیە کارەکەم، گەیشتم بە وەڵامە دروستەکە. ئەویش وەڵامە دروستەکە چییە؟ کە بەداخەوە ڕەنگە زۆر کەس پێمان نەڵێ وەڵامەکە چییە، یان ڕەنگە کەس بەدوای وەڵامەکەیان نەڕۆشتوێ بەتاوەتی، بەڵام وەڵامەکەی بە کورت و مختصری ئەوەیە کە تۆ نابێ لە ژیاندا هەدەفی سەرەکی قوتابخانە بێت. ئەزانم یەک مامۆستا ئەم قسەیتان پێ ناڵێت، ڕەنگە ئانشت کە بەشی پزیشکیان تەواو کرد و ئامۆژگاریتانەکەن ئەم قسەیتان پێ ناڵن بەداخەوە، ینی خۆشم بەداخم بۆتان کە بۆ خۆشم بەداخ بووم کە لە خۆناغی ئەوەیە بووم کەسێک نەبوو ئەم شتانم پێ بڵێم. بەڵام بەڕاستی وایە هەر مرۆڤێک هەموو ئامانجی مەکتەب بێت، ڕەنگە تەنها لە مەکتەبا سەرکەوتوو بێ، ڕەنگە سەرکەوتوش نەبێت. جا ناخۆشیەکەی ئەوەیە کە تۆ لە غیری مەکتەب سەرکەوتوو نابی، لە مەکتەبیش سەرکەوتوو نابێت. ئای چەند ناخۆشە بێنن پێچای خۆتان. بەڵام خۆش بە حاڵی ئەو کەسی کە هەم لە مەکتەبا سەرکەوتوو بێ هەم لە غیری مەکتەبا سەرکەوتوو بێ، بە تایبەتیش لە غیری مەکتەبا، اینجا دواتر بینە سەر مەکتەبەکە. بۆچی وا ئەڵێم باشە مامۆستا پەیوەندی ئەمە چی بوو بۆ کچەوە؟ ئێستا پێتان ئەڵێم. ئەم کچە هەدەفی سەرەکی قوتابخانە نەبوو، هەر بۆیەش تەرکیزی لەسەر سعیکردن و دەرەجە ئەو شتانە نەبوو، دایم دەرەجەی بۆ ئەهات. تەسەوورەکەن دائیمەن ماشەڵای لەبێ دائیمەن دەرەجەی زۆر باشی بۆ هات، ڕەنگە 20 نەهێنایە بەڵام 19 هێنا، 18 هێنا بەلانی کەمەوە. جا سیرەکی من ئەوەیە بۆی هەتاسش ئەو کچە لە مەشک باماوە، ئەگەر ناچەندین کچی زیرەکی تر هەبوون لە پۆلەکەمە، ڕەنگە ناوی ئانیش ینی ئێستا ئانیشم لە مێشکا بێ، بەڵام ئەوەی کە بەڕاستی جێگەی باسکردنە باسیکەم ئەو کچێ بۆ ئەوانی تر بەهۆی سایکردنەوە زۆر زیرەک بوون، هەموو کەسێ سەری لەسەر کتێبەکە بێ سەهێنێت. بەڵام ئەو کچەوانە بوو، ئەو کچە زۆر کەم سایی ئەکرد، هەر بۆیش باسیەکەم لێرەیە. باشە هەرچەنە ئێستا ئەتوان بڵێم هاوڕێتێکی دوورا دوورمان هەیە، بەڵام بەڕاستی تر حتا هاوڕێتیشمان نامێنێ، من هەر شانازی پێوە ئەەکەم لەبەرەوەی کشتێکی ماشەڵڵا زۆر سەرکەوتوو بوو و هەموو هەدەف و هەموو ئامانجی قوتابخانە نەبوو. تاوانەوە هەر دەرەکەوێت ئەوە ئستاندی مۆبایلەکەی ئینشەڵڵا دوای ڤیدیۆیەکی تر هەیە بۆتان بکەم، بەڵام پێم خۆش بوو ئەم جارە مۆبایلەکە بەدەستمەوە بگرم. جا دووبارە و سێبارەیەکەم و هاوڕێیان هەر کەسێکان هەدەفی تاکە هەدەفی ژیانتان قوتابخانە بێ، باو مشتا ناخۆشەتان بێمێکە لە ژیانی ئایندەتانە سەرکەوتوو نابن بە هیچ شێوەیەک، مەگەر هەوڵێکی زۆر زیاتر بن لە دوای ئەوە. ئەگەر نا ژیانی خۆتان لە قوتابخانەیە بچووک مەکەنەوە. وەرە وەکو ئەم کچە بە ئێستا ئەم کچە چییە کرد؟ سەرەڕای ئەوەی کە ئەو کارانی کە باسم کرد، یەک دنیاکاری هەبوو ئینجا دایانە بۆ ساییکردن. بۆچی ئەم شتە ڕاستە؟ لەبەر ئەوەی مشکی مرۆڤ کە تۆ دابەشەکە بۆ چەند کارێک هەر شتە و لە کاتی خۆیان کردێ،
باشە یعنی دەرەنجامێکی زۆر زۆر باش تەیاتێ لە کاتێکی زۆر زۆر کەماتەیەگەی بۆ نمونە گریما من ئەمەوە سایکە مەسەلا بە ئەم دەفتەرە پلانەرە بێنم جا بابەتێکی تر هەیە بۆی ئەمانم هێنا دواتر بۆتان باسەکەم لە ڤیدیۆکە ئینشەڵڵا کاتژمێرە پۆمۆدۆرۆکەیە ئەمەش شتێکە دواتر بەتانەڵم چییە بە ئێستا چی بکەین بە ئێستا ئەمە بە نمونە بێنینەوە گریمان من سای یەکەم باشە ئەمە سایم کرد ئەگەر بێت و من 24 ساعت سەر لەسەر ئەم کتێبە بێ با وادابین کتێبێکە پلانەرە بەس وادابنی کتێبێکە 24 ساعت لەسەر لەسەری بێ مێشک بەنسبەت مێشکەوە شتێکی تازە نییە بێزارە بێ وەرسە بێ سێرکی ڕەنگە کۆکردنەوەیکی ئاسایی بێ 5 بێ نەزانم ئەکاتێ چەند ئەم نەسەر مەسەر کتێب بووە ئەم نەمێشک مەشغوڵ بووە ئەمنە ئیسراحەتم نەیاوە مێشکم هەر سعی شتێکی تازەم نەبینەوە لە ژیانما تەجروبەیەکی تازەم تاقی نەکردێتەوە لە ژیانما ئەزمونێکی تازەم نەبووە شوێنێکی تازە نەڕۆیشتم هاوڕێکی تازەم نەناسیوە شتێکی تازە فێر نەبووم زمانێکی تازە فێر نەبووم ئەی ئەم مێشکە داماوە چۆن خانەی نوێ دروست بکەم بەس بە خۆتانەڵم هەر کاتێک مێشکی مرۆڤ خانەی نوێ دروست کرد ئەم کەسە زۆرتر فێری زانیاریەکانە بێ هەر کەسێک مێشکی مرۆڤ لە شوێنی خۆیان بوو خانە نوێەکانیشی وردە و دەبەرەوە لە ناوچۆن چوو نابێ گلەی ئەوە بکەی مامۆستا بۆچی من شت سعی زۆرەکەم شت لەبەرەکەم بەڵام بیرمەچێتەوە تکە نابێ گلەی بکەن بەڵام هەر کاتێک تۆ هاتیشتی تازەت کرد لە ڕۆژەکەتە ڕۆژەکە و دابەشی چەند کارێکی جیاواز کرد شتێکی جیاوازی ئەنجاما لە ڕۆژەکەیە چەند هەدەفێکی جیاوازی هەبوو لە ڕۆژەکەیە تەحەداکەم کەسێک بڵێ مامۆستا من سایەکەم و دەرەجان ئاهێنم بۆ هەدەفەکە ئەمەیە تۆ تەنها تەرکیزە لەسەر دەرەجە نابێت یعنی وا بە مەشتەڵی ئۆکی قەچێکە با من بیست نەهێنم با من حەڤە بێنم بەڵام سێرێکی لەو لاوە خەرێکی فێربوونی زمانی لەم لاوە خەرێکی خوێندنەوەی سێ کتێبی لەم لاوە خەرێکی بۆ نمونە لەبەرکردنی قورئانی پیرۆزی لەم لاوە یارمەتی دایکتەی لەم لاوە خەرێکی فێربوونی خواردنێکی تازەی شیرینیەکی تازەی باشە لەم لاوە ئەڕووی بۆ جیم لە ماڵە وەرزشەکەی یعنی ئەها هەدەفی جیاوازە بۆ خۆدانەوە ئەگەر بۆ نمونە تۆ حەڤەتێنە ئۆکی من لەم لاوە وەرزشەکەم و جیسمێکی جوانم ئەبێت ئەگەر مەسەلە من لەم لا پانزەم هێنا لەوانی کوردیا خەفەت ناخۆم بۆ چکە من لەم لا ئاسی ئینگلیزیەکەم ئەمڕۆ سەرم کرد گەشتی لیڤڵی 2 بۆ نمونە ئۆکی ینی شانازی بەخۆمەوە ئەوکەم بۆچی من ئیلا چاوم لەسەر مەکتەب بێ کە مشکم بەم شێوازە کاری کرد و زانی هەدەفی سەرکی من بەس قوتابخانە نییە وردە تۆ سعی لە ئینگلیزیاکی لە عەرەبیاکی خەریکی فێربوونی زمانی خەریکی لەبەرکردنی قورئانی پیرۆزی خوێنەوەی قورئانی پیرۆزی فێربوونی شتی تازەی وەرزشەکەی مشکی خانی نوێ دروستەکە کە خانی نوێی دروست کرد هەر کاتێ زانیارێکی خوێنداوانە بەجارێ بۆ دوجار خێرا لەبەریەکی تەرکیزی لای ئەو نابێ خوایگیان بیرم نەچێتەوە خوایگیان بۆ ئیمتیحان بیرم بمێنێ نانا کاتا دووبار و سێبار و چواربار و پێنجبار و شەشبارێکەمەوە هاوڕێیان تکایە ئەو تەمەنە ئەڵتونی ئێوە ئەو تەمەنە ئەڵماسی ئێوە تەنها لە سایکردنا بەهدەری مێن لە خەفەت خواردن بۆ دەرەجا بەهدەری مێن تکاتان لێ یەکەم هەوڵبان فێری تەکنیکەکانی سعیکردن من بۆچی باسی تەکنیکی سعیکردنتان بۆکەم بۆی پێتان بڵم کە ژیان زۆر لەوە کورتترە کە تۆ بیری لێکەیتەوە بۆچی یعنی من ئەگەر بێت و باسی شێوازی سعیکردنە بۆ نەکەم تۆ ڕەنگە 24 ساعت سەر لەسەر کتێبەکە بێت و نەتوانی سعیکەی بەڵام من پێتانەڵم لە ڤیدیۆکانی پێشووترە هاوڕێیان وا سعیکەن بۆ من هەدەفم تەنها نییە تۆ دەرەجێ بەرز بەدەستبێنی ئەگەرەوە هەدەفم بۆ بێ وڵڵاهی هەر ئەمڕۆ کەناڵەکە ڕێک ئەسەڕمەوە هەدەفی من تەنها یەک شت بووە ئەویش ئەوە بۆ کە من کاتە بۆ بدۆزمەوە بۆ ئەنجام بۆ فێربوونی زمان بۆ نازانم فێربوونی زمانی ئینگلیزی بۆ عەرەبی بۆ چینی چوزان بۆ زمانێکە خۆت بتەوێت بۆ خوێنەوەی کتێب بۆ بەشداریکردن لە ڕێکخراوە بۆ کارکردن بۆ یارمەتیدانی دایکە بۆ فێربوونی چەند جۆرێک لە وەرزشی تایبەت بۆ چون بۆ جیم نازانم بۆ فێربوونی فڵان خیبرە بۆ وەرگرتنی فڵان کورسی ئۆنلاین بۆ وەرگرتنی فڵان کورسی ڕوبەڕوو من ئەم شتانە بۆ یعنی ئەم کەناڵم بە تایبەتی بەس بۆ ئەو دانا بووی کاتە بێنێتەوە بۆ ئەم شتانە نەک بڵم هاوڕان وەرن سعیکردن هەموو شتێکە یەڵڵا وەرن سەبێنن بە من چی تۆ سەبێنی یەک شت لەوانەتیانە بێکە باسم کرد هەر بەڕاستی ڕاستە قسەکانم تۆزە ڕق دیارە قسەیەک هەیە کاڵێن دۆست ئەمگرێنێ دوژمنم پێم پێکەنێ باشە پێم خۆشە بتانگرێنم پێم خۆشە ینی ئازارەکە بچێژن لێ ئێستەوە نەک بێنە قۆناغی 20 و چلەکان هیچ شتێکان دیار نەبێت بڵێن باشە ئەو بۆ هەر باسی سایکردنیان بۆ کردین ئەو بۆ باسی شتێکیان بۆ نەکردین ژیانمان بەرەو پێش بچێ کاتێک کە تۆ قۆناغی زانکۆتەواوەکەی ئینجاڵی ئەو چیم کرد بە خۆم زان ئینجا ئەزانی هەموو شتێک خوێندن و قوتابخانە و زانکۆ و پەیمانگان نییە بەڕاستی نەک لە ئەزمموی خۆمەوە لە ئەزمموی هەزارها کەسی ترە و کە نایناسم لە ئەزمموی دییان کەسی ترە و کە هاوڕێی خۆ من دییان کەسی تر کە لە ناو سۆشیاڵ میدیا ئەناسم و هاوڕێم لە ئەزمموی ئەوانە قسەتان بۆکەم لە ئەزمموی خۆم و کەسانی زیێکەکان و ئەو کەسانی کە مەسەلە کوردن عەرەبن فارسن ئەم قسانیان کردو لە ناو سۆشیاڵ میدیایە بڵاویەکەنەوە منیش گوێیان لێگرم ئەڵم بەڕاستی وامزانی هە لە ناو کوردستانە وایە سەیەکی لە ناو هەموو عالەمە خوێندن هەموو شتێک نییە ڕەنگە خوێندن لە وڵاتەکانی تر تا ڕادەیەک شتێک بێت
بەڵام لە وڵاتی خۆمانە هەموو شتێک نییە تا تۆ بێ 24 ساعت سەر کتێبەکە بێ یەک خیبرە فێر نەبی لە ژیانتا. یعنی زمانی جەستە و ئەوە لاواز بنەتوانی بێت کتێب قسە بۆ بکە مەسەلا بێت بە ئازادی و بە حۆڕی و بە ئەتەکێتەوە قسەی لەگەڵا بکەیت. یعنی کە تۆ ئەم شتانە تیانە بێت وەکوتم لە فێربوونی زمانە لە زۆر شتی ترە کە لە ڤیدیۆکانی پێشووترا باسم کردووە بەڕاستی حیفە تۆ بڵێ من بەسەم هێناوە ئۆکێ سەد هێناوە وماذا بعد و دواتر چی باشە لە ڤیدیۆکانی پێشووترا باسیشم کردووە و بە ڕۆژانەش دەیان باوەڕکەن دیان نامەم بۆیە لەسەر چیرۆکی تایبەتی کە مەجالم نییە بیکەم بە ڤیدیۆ باسی چیم بۆکەن مامۆستا فلان خزممان سەی هێنا مامۆستا فلان خزمانەوە هەشت هێنا دکتۆری تەواو کردو ئێستا لە فلان شوێن شاگردە لێژێ دەستی فلان کەسا کارەکە یعنی ئۆکی یعنی پرسیارەکەم بۆچی تکا دکتۆری وائیلی هاتووە یعنی با بچینە بەشێک کە بزانین فعلەن گۆڕانکاری لەو بەشەیە ئەکەین فعلەن دا ئەمەزرین ئەگەر دانەمەزرین خۆمان ئەتوانین چی بکەین باشە لە ئێستا دامەزراندن نییە یعنی زۆر کەم بۆ تۆ ئیلا مەگەر واستێ شتێکە هەبێ باشە دامەزراندن نییە مانێ ئەوەی من هەر لە ماڵ و دابنیشن نەخێر مەسەلە من لە ڕێگەی کەناڵەکەمەوە هەم خزمەتەکەم هەم چەندین بۆ نەپێجی ترم هەیە لە ڕێگەی و داهاتەکەم پێیاکەم مەسەلە پێجی کاندڵ ستیشنەری باشە لە ڕێگەی بۆ نمونە ڕاوژە تایبەتەکانەوە کە ڕۆژانە چەندین ڕاوژی تایبەتی وەرەگرین بۆ خوێندکار لەسەر کێشە تایبەتەکانی چکە پێشتر پێشەوەی کە ڕاوێژ وەربگرم ینی پێش چەند ساڵی پێش ئێستا تقریبا 3 ساڵە بۆ 4 ساڵە بێت بە تایبەتیش ئەتوان بڵێم 3 ساڵە ینی بەتەواوەتی و چوومەتە ناو بابەتەکەەوە چوومەتە ناو ئیشەکەەوە یعنی وا مەزانی کێشەی خوێندکار تەنها سعیکردنە بەڵام کە هاتم قسەم لەگەڵا کردن و چەندین کتێبم خوێنداوانە لەو بوارەیە اینجا هاتم زانیم کێشەی خوێندکارێک دنیا کێشەی تری هەیە سەرڕای کێشەی خوێندن باشە جامە بەسم چییە؟ من ئەو ئیشانی کە ئێکم ئێستا بە هیچ شوێک نا لە قوتابخانەکانی کارەکەم لە هیچ شتێکیش ئەگەر حتا لە قوتابخانەش ئەو فەرێک مۆبەتە پێشەوە بۆ کارکردن قوبوڵی ناکەمە ڕاستی لە ئێستاە چکە تاوا من ئەزام شێوازی کارکردنی خۆم چۆنە و ئەو شێوازم بەدڵە کە خۆم بۆ خۆم ئیش بکەم سەرڕای ئەوەی کە دامەزران نیش نییە بەڵام باشە من بۆ خۆم ئیشەکەم لەژێر دەستی هیچ کەسێکا ئیش ناکەم مەسەلا باشە من ئێستا ئەو قوبوڵە وەکۆتیشم لە چەندین پێجمان هەیە کە ئیشەڵا لینکەکانیشتان بۆ دانم لەوێ خزمەتەکەین هەم خزمەتەکەین بەبێ بەرامبەر هەم خزمەتی شەکەین لە بەرامبەر پرەپارەیەەکە ئیتر وەرحاڵ ئەمەی سەرتانەیەشێنم ئەگەر تۆ لە هەر بەشێکا ناو بێتەوانێ گرنگ ئەوەی بچی بۆ بەشێک کە دواتر بتوانانی خزمەت بکەیت نەک سەد بێنی باشە بەڵام دواتر نزانی چی ئیشێ بکەیت یعنی لە بەشەکەی خۆتا کار نەکەیت بەداخەوە من ئەمەوێ برتان خەمەوە کە کاتەکانتان زۆر بە نرخە بەڕاستی باشە هەر لەبەر ئەوەشە تکایە چیرۆکی هاوڕێکی منتان لەبیر بێت ئەگەر هەدموو هەدەفی ژیانی قوتابخانە بێ ئەگەر بەس سعیکە ئەم کچە 24 ساعەی لە سەکتەبەکە بێ ئەو کشە نابوو کێسە من باسی بکەم لە ناو کەناڵەکەمە کە بەڕاستی زۆر تااقەتی نیە باسی زۆر شت بکەم لە ناو کەناڵەکەمە یانیش چ ژیانی شخصی خۆم بێ چ ژیانی شخصی کەسێکی تر بێ نزیکی خۆم دیقەت بەر ماسم نەکردووە مەگەر شتێک زۆر کاریگەری خاتە سەر ژیانم کاریگەری خاتە سەر ژیانی ئێوەش هەموو شتێک جێگی باسکردن نییە بەڵام بەڕاستی ژیانی ئەو کچە یعنی لەوەی کەسعیکی زۆر کەمی کە تەسەوەر ناکەن ژیانێکی زۆر ئاڵۆزی هەبووە بەڵام ئەو دەرەجەی بەدەستێناوە باشە بەڵام هەمیشە نمری بەرزی بەدەستێناوە بەکەمترین کاتی سعیکردن تەنها ئەو بۆ کە هەموو هەدەف و ئەماجی قوتابخانە نەبووە کاتەکانی دابش کردو یاڵا لەم کاتەیە سعیەکەم لەم کاتیا مەسەلە یارمەتی دایکمێم لەم کاتیا بۆ کتێب خوێنەوە لەم کاتیا بۆ فێربوونی زمان جاوەرزشیشیە کرد لەم کاتیا بۆ وەرزشکردن ئیتر تەبەن لە ماڵە وەرزشیە کرد بەڵام لە هەمان کاتیشا شاخراوی ئەکرد و جاجا لەگەڵ چەند گروپێکا چوون بۆ شاخراوی بەڵام ئیتر لە کۆتاییە گەشتینە قۆراغی کە مرۆڤ هەتا ئاشنای سروشت بێ کو پێم وتن زۆر جار ئەم کچە لە سەیران بووە هەر کەسێک زۆر ئاشنای سروشت بێ لەگەڵ سروشتا بە کورتێکی ئاش بێتەوە کاڵین ئاش بێتەوە مانای وایە حەزی لە چوون بۆ سروشت بێ دڵی چەند نەبێ بە بینینی سەوزایی و دار و ئاو خوڕی ئاو دەنگی چۆلەکە و ماسی و بۆق و ئەم شتانە زۆر کەسەیە بەمانە تێکەچێت سەیەکی لەگەڵ سروشتا ئاش نییە بەڵام ئەو کچە بەڕاستی ینی ئاش بوو هەم لەگەڵ خۆیان هەم لەگەڵ سروشتا ئەمە ژوای کردبوو کە هەمیشە خانی نوێ لە مەشکیا دروست بێ هەمیشە شتێکمان پێ بوو تا لێکەم جارە ئەم کچە مەگە چۆنها بووە بە 2 جار ژمارێکی موبایل شتێکمان با پێ لێک جارە لەبەریە کرد ینی مستەحیل ببووە بە 2 جار کە وەڵامەکە ئەم چەند ساڵە بەدەستم هێناوە وەڵامەکەشم بەبێ بەرامبەر بەخشی بە ئێوە بەڵام ئیتر لە کۆتاییە هیوادارم کە ئەمانە تەنها قسەیەک نەبێ ئێوەش ینی جێبەجێکەن
بخەنە بواری جێبەجێکردنەوە. جا هاوڕێیان ڤیدیۆکانی ئایندەمان زۆر تایبەتە بێت بە تایبەتی ڤیدیۆیەکیان کە تەسەوڕ ناکەم کەستان بەدڵتان نەبێت مەگەر کەسی بە هیچ شێوەیەک حەزی لە گۆڕانکاری نەبێت. تەسەوڕ ناکەم کەسی شەبێ حەزی لە گۆڕانکاری نەبێت. ئیلا هەموو کەسی حەزی لە گۆڕانکاری هەیە جاز وەکەڵ ئیتەقێنەوە ئەو ڤیدیۆ ئینشاءالله. ڤیدیۆکی تریشێ بۆ پۆلینۆ ئیشەڵا ئەوشتان بۆ دانم قەدەر نەبێت ئیشەڵا هەر کاتێک بدۆزمەوانە کەمێکی تر ڤیدیۆی پۆلینۆشتان بۆ کەم ئینشاءالله مۆنتاژێکم بۆتان دائنم. ئیتر ئەتوانن لە سوشال میدیا فۆلۆمان بکەن لە تەلێگرام مەسەلەن لە هەموو پلاتفۆرمەکانی سوشال میدیا کلینکەکانیتان هەم لە دیسکریپشنا بۆ دارم هەڕەنگە لێرە بۆتان دابنم و بۆ دەستکەوتنی هەرێک لە بابەتە قرتاسیەکان و پێداویستیەکانی سەر مێزی خوێندن و مێز و کورسی و کتێبخانە و چەکمەجە و ڕەفۆ هەموو ئەم بابەتانە ئەتوانن لە ڤایبەر لە تەلەگرام لە واتسەپ نامەمان بۆ بنێرن بۆ داواکردنیان یانیش ئەتوانن جوین گروپی تەلەگرامەکەمان بن لەوێ هەموو نرخەکانی ئەم بابەتانی تیا بۆ نمونە ئەم کاتژ ئەم پانکە دانراوە ڕسمەکەی دانراو لە خوارەوە نرخەکەی نووسراوە ئیتر ئەگە بۆ ئێوە گونجاوێ ئەتوانن ڕاستەخۆ فۆرۆردیکەنەوە بۆ خۆمان و داوای بکەن یانیش ئەتوانن لە پێیجی کاندڵ ستیشنەری داوایکەن یان لە ئینستاگرام بین لە تیکتۆک لا پیجی کاندڵ موتیڤیشن یانیش لە فیسبوک فۆلۆماکەن بە ناوی پیجی مۆم. جا ئێستاش هاتینە کۆتایی ڤیدیۆکە هەتا ڤیدیۆ ئایندە بەخۆی گەورەتان ئەسپێرم خۆتان لەگەڵ بێت.